كردين باش عندن عاجز نبن دلي خو نگرن يعني ليل الدياسبورا كردين روجافاي كردستان چالاكترن براستي يعني كسين كل دربه به وراستي دبينه چه چالاکیه که جبو کردستان هبه کی جان باشه کردستان به هیچ فرق ناکه دناوا وان چالاکیان دا کردی روجاوا اکتیف چالاک جهد کرن کار جید کرن لنم سال باجار ویانا ناوندک جبو پاراستنا کلتور ویجا و زمان کردی هاتیه آوا کرن لور زاروکن کرد و نمساوی فیری کردی دبن او ناوند ده سال 2017 دا جالی هجمارک جوان و هنرمند و اکادمیسیان کرد و هات دامزراندن سروکی و انستیتوی کردکی روجاوای کردستانیش قامیشلویه سلیمان محمده او بخواجی 9 سالا لنمسا دمینه دبیجه دما او لنمسا بو لوی داره بجیبو کاری هری زیدش بوی باش بو که پیوستید او بو که زاروک فیری زمان و چند خواب بن زاروکین کردیانی پیامنیرا ما آلا شالی جه آلمانیا چو نمسا ویانا راپورتک آماده کرد لی تماشا بکن ئێرە پەیمانگای کولتوری کوردیە لە شاری ڤێنای پایتەختی نەمسا ئەکادمیست هونەرمەند خوێندکارن زۆربیان لە ساڵی 2015ەوە هاتوونەتە وڵاتی نەمسا هەرزوو بۆیان ئاشکرا دەبێت کە پێویستیان بە پەیمانگایەکە کە خزمەت بە ئەدەب و کولتوری زمانی کوردی بکات لێرە لە ڤێنا گەلێک دەستگاه کۆمەلگەهی کوردی هەنا گۆ کاری سیاسی دکن کاری جواتکی دکن لێتە وەختەی ئەم هاتن مەدید پێویستی هەیە زارۆکێک پەنابەرین کورد فێری زمانی خۆ بن چند زمانە خۆ بپارێزن ji بە ولۆ ئەم وەکە کۆمەک خۆرتên کورد هونەرمەند ئەکادمیسیان مەخوەدا هەف ومە ئینستوتە چاندا کوردی یا ڤێنا دامەزران ڕاپۆرتکە گێبن Danke vielmals. لە ساڵی 2017ەوە ئەم پەیمانگایە دامەزراوە لە چەندین بواردا کار دەکات وەک بەشی زمانی کوردی پەرتوکخانە هەروەها خەڵاتی هونەری خەڵاتی فەخری پێشکەش دەکات پرۆژێمە ئینستوتوت gelek هەر ساڵ سێ چار چالکی مەزن چێتکێ وێژەیی ئەم داوەتیژ نویسکارە رەچین ولڤێدێ ئەم ژوارە گفتوگویەکی سەر پەرتووکێ وا چێتکن پەرتووکێ خۆ ئەمزەت بکەن ئەف پرۆژەیەکە مەیە هەر ساڵ ئەم gelek نویسکارە داوەت دکن غێنی ولۆژی پرۆژەیەکە مە هەیە ناوێ کۆما ڤێنا کۆما خوێندنێ یا ڤێنا ئەوژی ئارمانجا مەژێ ئەو بوو گۆ خۆرت و کەچێک کورد بکنە هەف بە هەڤرە وێژەیە کوردی بخوێنن و وێژەیە کوردی گەنگەشە بکەن گفتوگۆ بکەن و بهتر گرێدانەوە لترەتورە کوردی ڕابێ وتنەوەی کۆرسی زمانی کوردی بە منداڵ و هەروەها خەڵکی ئەوروپی یەکێکە لە پرۆژە گرنگەکانی ئەم ئینستیتوتە شەقلاوە یەکێکە لە مامۆستاکانی زمانی کوردی منداڵان هەموو ڕۆژانی شەممە شەقلاوە منداڵانی ڕۆژئاوای کوردستان بە داب و نەریت و زمانی کوردی ئاشنا دەکات يعني ما بحثا تشيروكي كردي كرن ستراني كردية زاروغا وك شنجي وبنجي او تشتا دي وبابن ما زاروك بينا ما دجمرة هاتن قوتن ماجي برنج كتير مجوارة قوت قلقي خوشة ويعني كيف واجب جراهات کاوە ئەحمەد زیاتر لە 30 ساڵە لە نەمسا دەژی کاری ئەندازیاری دەکات لەگەڵ ئەوەشدا ڕاوێژکاری ئەنجومەنی پەیمانگاکەیە و خۆبەخشانە کار دەکات بڕاستی ئەم پۆژێکی وەکە ئەنجومەنە شێوەرمەندی دەمەدیت مەژوارە گۆدی مەگۆگەلێکی باشە وەکەتانی گوتنێت مەسەلا لوبیدە لوبی ئەوە گۆ ئیرۆ کارێ کولتوری دەدەوی کارێ جوواکیدا یەک کارە بێ خۆ بگینێ ئەکادمیە نەمساوی ئەف تێشتی دەست پێکردن بڕاستیژی ئەس کارم بێژمژی وەکە گەلێک پریفسۆرێ ئۆنیڤەرسیتیدا ڤیێنا وەختێک و هەر ساڵ لەسەر کوردی دیاسپۆرا دەینن دەبێژێن
دبینه یارس بوخ سر کردانین د اوسکاپا خوی هفته دل انستیتوت دانا خویا کرن و هر شش هفت پروفیسور هاتن و گلک کرداج او دیتن بوار دان وستندن جو پرسی خوجی جوا کرن اف بیتر لوبیه و لوبکی باشه گو اف اکادمی با اکادمی رابطن بستین ڕۆژانی یەکشەممە زۆربەی ئەندامان ئامادە دەبن ئامادەکاری بۆ ئیڤنتەکانیان دەکەن يكجي أرمانجي وما أو مقدري أو كسن كنت واري زمان ووجا وكولا يعني سر روشا كردات كولن أم وان قدر قيمته وابقرن كي خدمتك دواري زمان دا يعني دواري ديروكا كردي دا يعني لكولينك كري يعني وجا كردي باش خدمت كري أم وانا قدر قيمته وابقرن ئینستیتوتی کولتوری کورد بەردەوامە لە خزمەتکردن بە وێژە و زمانی کوردی و دروستکردنی پەیوەندی لەسەر ئاستی ئەکادیمی لە نێوان کورد و نەمسایی. ئەم ئینستیتوتە لەلایەن چەند گەنجێکی ئەکادیمی کوردەوە دامەزراوە جگە لە چەندین چالاکییان ساڵانە هەتاوکو ئێستاش زیاد لە 300 کەس کە لە نێوانیاندا خەڵکی ئەڵمانی و خەڵکی وڵاتی نەمسایان تێدایە فێری زمانی کوردیان کردوون. ئاڵاشاڵی ڕوودا و ڤێنە ماڵەوە ئاوا و تەماشا کرد بخاطرێ